ئەگەر ئەم دیمەنە لە وڵاتان ئاماژە بێت بۆ شەڕەتەماتە و کات بەسەربردن، ئەوە لە پێنجوێن بۆ ناڕەزایی دەربڕینە لە بەرامبەر هاوردەکردنی بەرهەمە دەرەکیەکان. جوتیارانی سنووری قەزای پێنجوێن بەهۆی ساغنەبوونەوەی بەرهەمەکانیان و هێنانی بەروبوومی وڵاتانی دەرەوە لە ڕێگەی مەرزەکانەوە ئەوانی هێنایە سەر شەقام و داوا دەکەن حکوومەت و وەزارەتی کشتتوکاڵ ڕێگری لەو کارە بکات. وەک ناڕەزایی دەربڕینێکیش ڕێگریان کرد لەو بەرهەڵگرانەی کە لە مەرزی باشماخەوە بەروبوومی کشتتوکاڵیان هاوردە دەکرد و بارە تەماتەکانیان لەسەر ڕێگاکە هەڵڕشت. بۆ ئەم ڕشقە ئێمە بێپارێنەکە هەمووی تەشلەوە یا ئەوەتە حکوومەت بێت ڕشقەکەمان بۆ بفرۆشێمە بەجێ یەڵین باری ناکەین یا ئەوەتانێ ئێمە ملەکەوە ئەگرین نایڵین یەک بار بڕوات یا ئەوەتانێ ئەبێ مەرزی باشماغدا خەندوومان هەتاکو و تەماتە و ڕشقی پێنجوێن تەواوە بێ چونکە ئێمە هاوڵاتی ئەم خاکەین کاکە ئێمە ناچین دزیکەین ئێمە کەسابەتەکەین ئێمەمانێ وڵات بوژێنینەوە. تەنها لە ساڵی ڕابردوودا نزیکەی 150,000 تەن تەماتە لە پێنجوێن بەرهەم هێنراوە و پێشبینی دەکرێت ئەم ساڵ ڕێژەکەی بکاتە 200,000 تەن. هەرچەندە ئێستا وەرزی پێگەشتنی تەماتەیە، بەڵام هێشتا وەزارەتی کشتتوکاڵ هێنانی لە مەرزە فەرمیەکانەوە قەدەغەن نەکردووە. لە کاتێکدا پێشتر وەزارەتی کشتتوکاڵ لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆدا هێنانی بەرهەمی دەرەوەی قەدەغە دەکرد. هەموو بەرهەمێکمانەیە کاکە بەس بەرهەمی ئێمە تەنیا ئەوەی تایە بەرهەمی ئێمە تەبیعیە بۆیە سەرف نابێت لە وڵاتی ئێمە کاکە بە دەرمان دروست نابێت تێگەی وەڵی تەماتەی پێنجوێن لە تەماتەی ئەوروپا چاکترە کاکە لە هەموو شوێنە چاکترە بەس کاکە ئەمە نازانم ئەمە چییە کاکە تەماتەیەنێ لە ئێران و ئەی با بەڕستەکەی خۆ بۆ ساغ ناکەیتەوە کاکە بۆ داهاتیە وڵاتە بچێ بۆ ئێران کاکە ئەگەر حکوومەتە ئەگەر نیشە کاکە بەرەڵامان وازمان لێبێن و تەواو برا. بەرپرسانی ئیداری ناوچەکە پشتیوانی خۆیان بۆ داواکاری جوتیاران دەربڕی و دەڵێن چەند جارێک داوایان لە وەزارەتی کشتتوکاڵ کردووە بۆ ماوەیەکی دیاریکرا و ڕێگری بکات لە هێنانی ئەو بەرهەمانی لە ناوخۆدا بەرهەم دەهێنرێت، بەڵام داواکاریەکان جێبەجێ نەکراوە. بۆچی بەرهەم لە دەرەوە بێ ببێتە مایەی دابەزاندنی نرخ و وەزەرەدان لە جوتیارەکانی خۆمان ئەوەی ئەمڕۆ کە جوتیاران لە سەر شەقامەکان و ڕێ لە تەماتەی ئێرانی گرنداغڵی هەرێمی کوردستان نەبێ ئێمە بۆ خۆمان وەکو قایمقامێت پاڵپشتی ئەم داوای جوتیارەکانەکەین چونکە ئەوان لە بەهارەوە ڕەنجە کێشن تەنها یەک مانگیان لەبەردەستە بەم هەموو قەیرانیداریەوەی هەمانە زۆربەی زۆرینەیان قەرزدارن. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی پێنجوێن ڕوبەری چێنراوی بەرهەمە کشتتوکاڵەکان ساڵ بە ساڵ بەرز دەبێتەوە. بە شێوەیەک لە ساڵی 2015دا ڕوبەری 15,000 دۆنم زەوی کراوە بە شووتی و تەماتە و خەیار. ئەم ساڵ ڕێژەکە زیادی کردووە بۆ نزیکەی 20,000 دۆنم. لە ساڵانی ڕابردووشدا جوتیاران وەک ناڕەزایی دەربڕین لە بەرامبەر هێنانی بەرهەمی دەرەوە بەرهەمەکانیان فڕێدەدا، بەڵام ئەم ساڵ بە پێچاوانەوە بەرهەمە هاوردەکراوەکانیان فڕێدا. عومەر فەتاح، NRT، پێنجوێن.